نەبەردی زیندانیانی سیاسی مەشخەڵی داگیرساوی بەردەوامبوونی خەبات. بەپێی راپۆرتی ماڵپەڕی پەیام، مانگرتنی ناڕەزایەتی زیندانیان لە زیندانەکانی وڵات لەژێر ناوی کەمپەینی سێشەممەکانی نابۆ ئیعدام ڕۆژی سێشەممە 30 گەلاوێژ پێی نایە 30یەمین هەفتەی خۆیەوە. ئەم کەمپەینە کە ئێستا سەدان زیندانی لە 18 زیندانی سەرتاسەری وڵاتدا پەیوەست بووە، بە گوێرەی لێدوان و هەڵوێستی هەڵسوڕاوانی بەندکراوی بەشدار لەو کەمپەینە هەر لە سەرەتاوە دژایەتی و ناڕەزایەتی بەرامبەر بە سزای لە سێدارەدانیان بەبێ لە بەرچاوگرتنی جۆری تۆمەتیان پاڵنەر و بیر و باوەڕی ئەو کەسانەی کە سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە و هەروەها هەڵوەشاندنەوەی ئەم سزا نامرۆڤانەیان کردوتە ئامانج. بەردەوامی و پەرەسەندنی کەمپەینی سێشەمەکانی نابۆ لە سێدارەدان لە کاتێکدایە کە بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی ڕژیم لە سەرەتای ساڵی 1403 زیاتر لە 310 کەسیان لە سێدارەداوە. حکوومەت بە خێراترکردنی ماشێنی ئیعدام تەنها لە مانگی گەلاوێژدا 118 کەسی لە سێدارەداوە. ڕژیمی کۆماری ئیسلامی هەر لە سەرەتاوە بە لە سێدارەدانی بە کۆمەڵی شۆڕژگەڕان و ناڕازیان و دژبەرانی خۆی سەقامگیر بوو و هەتا ئێستاش مانەوەی خۆی بەو ئامرازەوە گرێداوە. بەم هۆیەوە خەبات لە دژی سزای لە سێدارەدان و بۆ هەڵوەشانەوەی ئەو سزایانە ئەو زیندانیە سیاسیانەی کردووە بە پێشەنگی خەباتێکی ئازادی خوازانە. یەکێک لە خەبات و ناڕەزایەتیە کاریگەرەکانی زیندانیانی سیاسی بریتیە لە ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بە لە سێدارەدانی ڕەزا ڕەسایی زیندانی سیاسی، یەکێک لە خەباتکارانی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژن-ژیان ئازادی. جەلادەکان بەرەبەیانی ڕۆژی سێشەمە 16 گەلاوێژ ڕەزا ڕەساییان لە سێدارەدا و زیندانیانی سیاسی ژن لە بەندی ژنانی زیندانی ئێڤین پاشنیوەڕۆی ئەو ڕۆژە و بە دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر و مەرگ بۆ حکوومەتی ئیعدامی بەرامبەر بەم جینایەتەی ڕژیم ناڕەزایەتیان دەربڕی. بەرپرسی پاسەوانانی زیندان فەرمانی دا هێرش بکەنە سەریان، ئەگەرچی لەو هێرشە قورسەی بە کرێگیراوان بۆ سەر ناڕازیان چەند کەسێک بریندار بوون و چاوپێکەوتن و پەیوەندی تەلەفۆنیان لەگەڵ بنەماڵە و تەنانەت حەمامکردنیان لێ قەدەغەکرا، بەڵام ورەی بەرز و خەباتکارانەیان نیشانەی سەرکەوتنیان بوو. هەر لەو ڕۆژەدا بەندکراوانی پیاوی زیندانی لاکانی ڕەشتی ژوێڕای ئیدانەکردنی لە سێدارەدانی ڕەزا ڕەسایی بە کەمپەینی سێشەمەکانی نابۆ ئیعدامەوە پەیوەست بوون. زیندانیانی سیاسی ژنی ناو ئەو بەندیخانەیە لە هەفتەیەک پێشترەوە بەو کەمپەینەوە پەیوەست ببوون. هەر لەو ڕۆژانەدا هەواڵی شەڕ و تێکەڵچوونی ژنانی بەندکراوی وەکیلاوای مەشەد لەگەڵ پاسەوانانی زیندان بڵاو بووە. بنەماڵەی یەکێک لە زیندانیەکان وتوویەتی کە یەکەم ناڕەزایەتی هاوکات لەگەڵ دەستپێکی گەرمای تاقەت پڕۆکێنی مەشەد و ناڕەزایەتی دووەمی ڕۆژی شەمە 13 گەلاوێژ ڕۆیدا و ژنانی زیندانی لە ناڕەزایەتی بەرامبەر بە گەرمای لە ڕادەبەدەری ناوبەندەکان شوشە و گڵۆپ و کامێراکانیان شکاند. زیندانیان هەروەها بەرامبەر بە دۆخی خراپی خۆراک، پیسبوونی چێشتخانە، نەبوونی ساردکەرەوە و ئامێری جلشۆردن، بوونی ئاژەڵی زیانبەخشی وەک سپێ و سوسک و مشک و نەبوونی ئامێری گەرمکەرەوە لە وەرزی سەرمادا، پیسبوونی هەوا و پێخەف و قەرەباڵغی زۆری ناوبەندی زیندانەکان ناڕەزایەتیان دەربڕیوە. هاوکات لەگەڵ ئەو خەبات و ناڕەزایەتیانە هەواڵی درێژەی خۆڕاگری زەینەب جەلالیان تاکە زیندانی سیاسی ژن کە سزای زیندانی هەتاهەتایی بەسەردا سەپێنراوە لە بەرامبەر مەمورانی ئیدارەی تلەعەتدا بڵاو بووە. ڕۆژی 14 گەلاوێژ باز لەوە کرا کە ئازارێکی زۆر لە کەلەکەی ڕاستی ناوبرا و دروست بووە، بەڵام پاسەوانانی زیندانەکە ناوبراویان لە ئیمکانی دەست پێڕاگەیشتن بە خزمەتگوزاری پزیشکی بێبەش کردووە. مەمورانی ئیتلاعات دەقی تۆبەنامەیەکیان بەسەر سەری زەینەبدا ڕاگرتووە و بە زۆر پێی دەڵێن کە دەبێ واژۆی بکەی بۆ ئەوەی ئازاد بکرێت. زەینەب کە 17 ساڵی بەبێ مەرەخەسی لە زینداندا بەسەر بردووە و لەو ماوەیەدا تووشی نەخۆشی جۆراوجۆر بووە، بە بەکرێگیراوانی وتووە کە کاتێک لە زیندان دەسێتە دەرەوە کە کونەمشک لە بەرپرسانی کۆماری ئیسلامی بوو بێتە قەیسەری. هەر لەو ماوەیەدا چەندین نامە و پەیام بە مەبەستی بانگەواز بۆ خۆڕاگری زیاتر
لە بەرامبەر کردەوەی سەرکوتگەرانەی جەنایەتکاران لە زیندان، ئیدانەکردنی سزای لە سێدارەدان و شانۆی گاڵتەجاڕی هەڵبژاردن لەلایەن مریەم یەحیەوی، پەخشان عەزیزی، وریشا مرادی، سپیدا ڕەشن و سپیدا قولیان، نێرگەز محەممەدی و گوڵڕۆخ ئیرایی بڵاو کرایەوە. مریەم لە پەیامەکەیدا و دوای هێرشی ڕۆژی 16 گەلاوێژی هێزی پاسەوانانی تایبەت بۆ سەربەندی زیندانیانی سیاسی ژن لە ئێڤین نووسی ئەوان نازانن کە ئێمە ئەو شەوەی مانگ لە نیوە تێپەڕی بوو دەست لە ناو دەستی یەک لەژێر سێبەری تەپکۆڵەکانی ئێڤین کە ساڵانێکی زۆرە شاهیدی گول لە بارانکردن و لە سێدارەدانی باشترین ڕۆڵەکانی ئەم خاکەن بە یەکەوە پەیمانمان بەست و سوێنمان خوارد کە تا هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان لەسەر خەبات و خۆڕاگری بەردەوام دەبین. پەخشان دوای ئاشکراکردنی ئەو ئەشکەنجە نامرۆڤانەی کە بەرامبەری کراوە جەختی کردەوە کە ئیرادەی ئەو لەشکان نایەت، چونکە ئەگەر ئیرادەی ژن وەک مرۆڤێکی خاوەن کەرامەت بشکێنرێت ئیتر هیچ جێگایەک بۆ ژیانێکی ئازاد نامێنێت و ئەمەش بەواتای لاوەزبوونی پێوەرە ئینسانی ئەخلاقی و سیاسیەکانە. وریشە وێڕای ئیدانەکردنی سزای لە سێدارەدان و دەرکردنی حکمی ئیعدام بۆ شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی نووسیوێتی دەرکردنی حکمی ناڕەوای ئیعدام بۆ ژنانی تێکۆشەر واتە شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی لە ماوەی کەمتر لە مانگێکدا نیشانەی داماوی و سەرلێشێواوی سیاسی کۆماری ئیسلامیە. ناوبراو هەروەها دەڵێت داعش سەردەبڕێت، کۆماری ئیسلامیش لە سێدارە دەدات. سپیدا ڕەشن و لە ستایشی ڕەوایەتی ڕازگۆیانە نووسیوێتی لە ڕژیمە تۆتالیتەرەکانی وەک کۆماری ئیسلامیدا ئەدەبیاتی تێکۆشان هەندێک جار گێڕانەوەیەکی سادەیە. لەم جۆرە دەسەڵاتانەدا کە میدیا و چاپەمەنی و کتێبەکان بەردەوام سانسۆر دەکرێن بۆ ئەوەی وێنەیەکی ساختە وەک ڕاستی نیشاندەن، ڕێوایەتەکان ڕۆڵێکی گرنگ لە خەبات و ناڕەزایەتیەکانی ئەم سەردەمەدا دەگەڕن. ئەو خەبات و ناڕەزایەتیە درەوشاوانەی ناوزیندانەکانی کۆماری ئیسلامی لە درێژەی خەبات و ناڕەزایەتیەکانی پێشووی زیندانیانی سیاسی ژن و پیاودا بەڕێوە چووە. ئەو خەباتانە لە خەباتی سەرپێچکاران، کرێکاران، خانەنشینان و باقی ئازادی خوازانی دیکەی ناو کۆمەڵگا ئیلهامیان وەرگرتووە و کاریگەریان لەسەردا دەنێن. هەر لەم ڕۆیەوەیە کە ویستی زیندانیانی سیاسی دەبێ ئازاد بکرێن بۆتە خواستێکی جەماوەری و لە هەموو خەبات و ناڕەزایەتیە جەماوەریەکاندا بەرز دەکرێتەوە.